سڵاوتان لەبێ خوێندکاران. لێکچەری باسی displaying data from multiple tables دەکەین. بە واتایەکی تر ئێمە چۆن بتوانین کۆمەڵێک داتا یان کۆمەڵێک ریکۆرد کە لە چەند تێبڵێکی جیاوازە هەمانە بتوانین لە کوێریەکە جیان کەینەوانێ ویان ئەگەر پرسیارێکمان هەبوو لەسەر داتای کۆمەڵێک تێبڵی جیاواز کاتێک ئەم تێبڵانە ریلیشنیان هەیە پێکەوە ئایا بە وەنتووەنە یان بە وەنتوومەنیە یان بە مەنیتوومەنیە. بەواتایەکی تر ئەگەر داتام لە چەند تێبڵێکی جیاوازە هەبێ ویان فێڵدێکی چەند تێبڵێکی جیاواز پرسیارم هەبێت لەسەری کەواتە بابەتەکە دەبێت بە بابەتی چی؟ بابەتی پیشاندانی داتا لە چەند تێبڵێکی جیاوازەوە کە ئەم مۆزوعاش پێی دەوترێت چی؟ جوین، واتە جوینکردنی تێبڵەکان. باش بزانین چۆنە بدەم. هەڵبەتە ئێمە ئەم دایەگرامە بەردەوام ئیشی لەسەرەکەین. ئەگەر سێریکەین ئێمە کۆمەڵێک تێبڵمان هەیە هەتا ئێستا ئێمە پرسیارمان لەسەر یەک تێبڵ بووە، واتە پرسیار لە یەک کاتە لە یەک پرسیارە نەمانوتوە بۆ نمونە دیپارتمنتمانەوێت داتای دیپارتمنتمانەیە داتای ئیمپلۆیمانەیە داتای جۆب هیستریمانەوێت، تەنها پرسیارەکەمان لەسەر بۆ نمونە بەزیان دیپارتمنت بووە، تێبڵی دیپارتمنت و فێڵدەکانی تێبڵی دیپارتمنت بووە، ویان بەس پرسیارەکانمان یەک پرسیارەکەمان لەسەر تێبڵی ئیمپلۆی بووە یان فێڵدەکانی ئیمپلۆی ویان ئەو مەرجانە ئەو وێرانەی کە بەکارمان هێناوە عادەتەن لەسەر چی بووە؟ لەسەر هەمان فێڵدی تێبڵاکە بووە. بۆیە ئێمە سنووری پرسیارەکەشمان هەر لەسەر تێبڵێ بووە، بۆیە کوێریەکانیش کە نووسیمانە هەر لەسەر یەک تێبڵ ئیشمان کردو، بۆیە من نووسیمانە from employees نەمانوتوە from employees یان ناوی تێبڵێکی ترمان لە تەنیشتیەوە نووسی بە یان ناوی چەند تێبڵێکمان لە تەنیشت لە دوای فڕۆمەکەوانێ نووسی بێت، چونکە هەمیشە دوای فڕۆم ئێمە ئەڵێن ناوی تێبڵەکانیە. باش با بزانین جوین چییە؟ واتە ئێستا ئێمە ئەگەر بمانێت پرسیارێکمانێ بڵێن چی هەرچی ئەو مۆزەفانەیە پیشانمان بە نای بڵێن فێرزنەی و لازمەکانیان و لەگەڵ چیش ناوی دیپارتمنتەکانیان چییە. ئەگەر سێری ئەم تێبڵی ئیمپلۆیەکەین ئێمە نازانین ناوی دیپارتمنتی ئەم مۆزەفانە کووە، بەڵام ئەزانین دیپارتمنت ئایدیەکانیان کامەیە، بۆ لەبەرەوەی ئەمە وەنتوومەنی ریلیشنی هەیە لەگەڵیان، هەر دیپارتمنتێک کۆمەڵی مۆزەفی هەیە، ناوی دیپارتمنتەکان لە تێبڵی دیپارتمنتە هەیە. باشە، بەڵام بە ئایدی ڕەبت کراون پێکەوە، دیپارتمنت ئایدی لێرە پرایمەریشیە، دیپارتمنت ئایدی لێرە فۆرەنکیە. مادام ئەم دوو تێبڵە ریلیشنیان هەیە ڕاستەوخۆ پێکەوە کەواتە ئێستا ئەتوانم بێم چی بکەم؟ بێم بە واستەی ئەم دوو کێوانەی ئەم داتای ئەم دوو تێبڵە بتوانم جوین کەم بێم لە یەکتری. باشە، ئەڵێن چیها بە واستەی چێوانێ یان بە هۆکاریەوەی کەوا ریلیشن هەیە لە بینی ئەم دوو تێبڵەیە کە یەکیشان لێرە دیپارتمنت ئایدیە پرایمەریکی لەسرە و لێرەش چی هەیە؟ دیپارتمنت ئایدی فۆرەنکی لەسرە، کەواتە ئێمە ئەتوانین چی بکەین؟ داتای دوو تێبڵەکە بین لە یەکتری بەهۆی یەکسانکردنیان بەراوردکردنی پرایمەریکی بە فۆرەنکیەکانەوانێ. و پاشان لێرە شەوانێ بتوانم چی بکەم؟ فێڵدی ئەم تێبڵانە ئەم تێبڵە لێرەیە لەگە فێڵدی ئەم تێبڵانە پێکەوە چی بم جوین کەم بێم لە یەکتری و سەرنجام ئێمە چیمان بۆ دروزە بێ؟ سەرنجام تێبڵێکی تازەمان بۆ دروزە بێت کە نەتیجەکەی لە کوێریەکی دوو تێبڵی ترەوە هاتووە. باشە، کەواتە ئێستا ئێمە بۆ نمونە گەر بمانێت فێڵدی چەند تێبڵێکی جیاواز بین لە یەکتری داتای چەند تێبڵێکی جیاواز بین لە یەکتری ویان پرسیارمان هەبێت کە لە تێبڵێک زیاتر بێت کەواتە پێویستی بە جوینە یەکسەر. بۆیە هەر کاتێ لە پرسیارێکە زانیت باسی دوو شتەکات باسی سێ تێبڵێ زیاترەکات کەواتە بزانە یەکسەر ئەمە ئەبێتە بابەتی جوین و بیرۆکەی جوین و تەطبیقاتی جوین دەبێت یایە بەکاربێنین. باش، کەواتە بزانین چۆن بتوانین لە SQL جوین ئەڵێن چی؟ ئەڵێن SQL جوین مۆزوعێکی تایبەتە جوین، ئەڵێن SQL جوین بەکارهێنین بۆچی؟ بۆ کەمباینکردنی ڕیکۆردەکان لە دوو یان زیاتر لە تێبڵێکە لە داتابیسێکە. کاڵین کۆمباینکردن واتە چی؟ پێکەوە بەستن، ینی کۆکردنەوەی کۆمەڵێک ریکۆرد لە چەند تێبڵێکی جیاوازە، واتە لە تێبڵێک زیاترم هەیە ئەتوانم ریکۆردەکانیان بەم لە یەکتری بە پیجۆری پرسیارەکە پیجۆری کوێریەکی کە هەمانە و ئەم بابەتە پێی ئەوترێت چی؟ جوینی تیا بەکارهێنرێت ویان پێشەوترێت جوین. باش، کەواتە جوین مەبەستمان لە چییە؟ یان ئەتوانین بڵێن چی؟ هەر ریکۆرد نییە ئێمە پرسیارمان هەبێت لەسەری،
لە مۆزوعەکانی پێشووتریش ئەگەر بیرتان بێت ئێمە ئەمانوو تەنها ئەم فێڵدانە کات ئێستا ئەتوانین بڵین داتای بڵین ناوی فێڵدی کۆمەڵی تیبلی جیاواز بە لە یەکتری بۆم کەمباینی کاتە لە تیبلێک زیاتر ئەگەرمانەوێت بەکاری بین حتمما پێویستمان بە ناوی فێڵدی تیبلەکانی تریشە کاتە هەم ئەتوانم ڕیکۆردی چەند تیبلێکی جیاواز بم لە یەکتری و هەم ئەتوانم فێڵدەکانی چەند تیبلێکی جیاوازیش بم لە یەکتری کەمباینیان کەم باشە باواستەی چی دیسان و دووبارەیەکەینەوانێ بەهۆی بەکارهێنانی تەکنیکی SQL جوینەوانێ کە ئێسەی نەسەری بەکارهێنانیشی تا ڕادەیەک ئاسانە بە پیجۆری پرسیارەکانیش هەڵبەت هەمێجار هەیە کۆمپلکسە بێت و دەبێت زیاتر لی تێبی بۆیە هەمیشە وتمانە پرسیارەکە لی تێبگە تاوەکو بزانی چ بابەتێکی SQL language ئەتوانیت بەکاربێنی تایە باش کاتە ئێمە هەدەفی سەرەکی لە بەکارهێنانی جوین چییە بریتێ لە view information واتە چی پیشاندانی زانیاری لە کۆمەڵی تیبلی جیاوازەوە کاتە هەدەفی سەرەکی لە بەکارهێنانی جوین تەکنیکی جوین لە SQL language بریتێ لە چی پیشاندانی زانیاری لە کۆمەڵێک تیبلی جیاوازە کاتە لە تیبلێک زیاتر دەبێت بە multiple table واتە کۆمەڵی تیبلی جیاواز یەکسەر بابەتەکە ئەبێ بە جوین باشە ئابزین جوین چۆن ئیژەکە چۆن بەکارهێنرێت باشە چکە هەر بیرۆکە یان بابەتی نظرێکی کە بزین جوین چیە کیفاەت نییە زیاتر SQL دیتە لەلایەنی پراکتیکی بۆیە زیاترش لە پراکتیکەکە ئێمە ئەتوانین زیاتر تێبگەین کە جوین چۆن ئیژەکە چکە ئیشکردنەکەی زۆر مهمترە لەوەی کەوە بەس بزانی جوین چییە باش بۆ نمونە من سێ تیبڵم هەیە لێرەیە یەکیان ناوی ئیمپلۆیە یەکیان ناوی دیپارتمنتە عەفو دوو تیبڵمانەیە یەکیان ناوی ئیمپلۆیە یەکیان ناوی دیپارتمنتە ئەگەر سەیریکەین ئێمە هەمیشە لە زۆربەی کاتە ڕیلیشنمان هەیە لە بینی تیبڵەکانە بۆیە دەستنیشانکردنی ڕیلیشن لە ئەساسەوە بنەمایەکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین جوینەکان بە دروستی بەکاربێنین باشە و هەمیشە جوینیش ئێمە لەسەر چی بەکارێنین لەسەر پرایمەری کی و فۆرن کی تیبڵەکان بەکارێنین باشە یعنی ئەساسیاتی پێکەوە بەستنی چەند تیبڵێک لە تیبڵێ زیاتر دوو تیبڵ بە سێ تیبڵ بریتە لە چی بریتە لە پرایمەری کی و فۆرن کیەکان باشە کە لە تیبڵەکانە هەن بابزانین سەیری ئەم تیبڵەکەن کە ئیمپلۆیە ئەگە سیرکەین لێرە ئیمپلۆی آیدی پرایمەری کی لەسەرە احتیاجی تیبڵی ئیمپلۆی فێڵێکی خۆی هەیە کە پرایمەری کی لەسەرە لێرەشا سەیری دیپارتمنت کەین لێرەشا دیپارتمنت آیدی چی لەسەرە لێرەشا هەر بڵێن دیپارتمنت آیدی پرایمەری کی لەسەرە بەڵام لە تیبڵی ئیمپلۆیشا سەیرەکی دیپارتمنت آیدی مانێ بەڵام لێرەیە چییە فۆرن کیە لێرەیە پرایمەری کیە وان تو مەنی ڕیلیشنیان هەیە ئەگە سەیری دایەگرامەکەشکەینەوە هەمیشە ئەم دایەگرامێنینەوە بەچای خۆمان ئەهاڵین چی وان مەنی ئاوا هاتوو بۆ ئێرە ئەمە واز لێبێنن ئەم ئاڕاستەیە ئێمە ئیژ لەسەر ئەم ئاڕاستەیە نەکەین ئەهاڵین چی وان مەنی کاتە ئەم دیپارتمنت آیدی بریتێ لە چی بریتێ لە مەنی باش کاتە ئێستا من ئەگەر پرسیارێ بکەم بڵێم ئایا ناوی هەموو مۆزەفەکانم پێپشان بە کاتە من ناوی مۆزەفەکانە لەگەڵ ناوی دیپارتمنتەکانی نەموتوە آیدیەکە یاگەدار بە لێرەیە پرسیارەکە گۆڕاوە ئەڵێ ناوی دیپارتمنتەکان بەڵام ئەگەر بیرتان بێ لە سلایدەکانی پێشووترایان لە لێکچەرەکانی پێشووترایمان و لازنەیمەکانیان پێپشان بە لەگەڵ دیپارتمنت آیدیەکە بەڵام ئێستا پرسیارەکە ئەگۆڕێ ئەڵێن چی لازنەیمەکانیان من پێشان بە لەگەڵ ناوەکانیان ناوی چی ناوی دیپارتمنتی ئەم مۆزەفانە چییە ئەگە سیرێکی لێرەیە آیدیەکەی هەیە آیدی دیپارتمنتەکە نەوەتە لێرەش نەوەت هەیە باشە بۆ نمونە لێرە آیتی ڕقەمەکەی 60 هەبێ لێرە شار ڕقم 60 هەبێ کاتە هاڵین کۆمەڵی خوێندکاریان کۆمەڵی مۆزەف لە بەشی آیتین بەس لێرە 60ەکان دووبارە بۆتەوە باش کاتە ئێستا فکرەکە دیارە ئێستا ئەتوانین ئەم فێڵدە لەگەڵ ئەم فێڵدە نەتیجەکەی بە فێڵدێکی چی ئەمە نەتیجەکەی لە خوارەوە نووسراوەچی ئیمپلۆی آیدی دیپارتمنت آیدی دیپارتمنت سێرەکی مۆزەفی ڕقم بۆ نمونە 202 بۆ نمونە لێرە نووسراوە 202 آیدیەکەی ڕقم 20 سێرەکەیان 202 آیدیەکەی ڕقم 20 20 لێرە کامەیە 20 لێرە مارکێتینە 20 لێرە نووسراوە مارکێتین کاتە لێرەش نووسراوە چی دیپارتمنتێکی مارکێتینە بۆ بڕووی ئەچی ئەم 20 ئەیدۆزێتەوە لەم تیبڵەیە کە 20 ناوەکەی بۆێنێ کە مارکێتینە وێ لە خۆی نانووسێ لێرە نایەک نانووسێ کە هەڕەمەکی بێت یان بە شێوازێک بێت لە شێوازەکان کە بکەوێتە هەڵەوانێ ماعەدا ئەگەر تۆ ڕیلیشنەکەت هەڵە بێ ئەوە شتێکی ترە بەڵام لەبەری تۆ پرایمەریکی و فۆڕەنکیت هەیە کاتە بە دروستی خۆی جوینەکە ئیشەکە بۆ ئەکا کە ئەچێ ناوەکەی خۆی چی بێ ڕقم 20ەکە لێرەش مادام 20
کاتە مۆزەفەکە ئەزانێت ئەم بیستەیە ئەچێ بەرامبەرەکەی مارکتینەکە. طبعاً ئەم شتە بۆ هەموو ئایدیەکانی تر دووبارە ئاوێتوانێت. با بچینە سەر جۆرەکانی جوین چییە؟ عادەتەن 5 جۆری سەرەکیمانەیە بەس لێرە ئێمە 4 بەکارهێنین یان نەتوانین بڵین ئیشمان پێ بێ قسەی لەسەرەکەین. یەکەمیان بریتێ لە EQ جوین واتە یەکسان یان پێشەوتێ ئینەر جوین. ئەمە یەک. دوو پێوترێ چی دووەمیان پێوترێ لێفت جوین، سێمیان پێدەوترێ ڕای جوین، چوارەمیان پێدەوترێ فول جوین. باشە فول جوین. با بزانین ئەمانە چین. یەک این باسییانەکەی. EQ جوین واتە یەکسان بوون، شتێک یەکسانی تیاوێت. باشە؟ تاوان زۆرترین بەکارهێنانی جوین بریتێ لە خاڵی یەکەم. EQ جوینی پێوترێ یان ئینەر جوینیشی پێوترێ. بزانین چۆن ئیژەکە. هەڵبەتە دیسانە بۆ تێگەیشتن لە جوین بۆ نمونە تێبڵێکمان هەیە یەک، تێبڵێکمان هەیە دوو. گریمان ئەمەش تێبڵی یەکەمە ئیمپلۆیە، تێبڵی دووەم دیپارتمنتە. کە جوین یەکەم واتە من لێکێ بەستم وەکو وایە دوو سنجیرە ئەها پێکەوە بەسیتەوانەیە یەکتر یەگرن. ئەبێ بەچی؟ شتێکی تازە دروستەکە یان بەشێکی تازە دروستەکە. کاتە سێریکە ئەڵێن چی؟ ئەڵێن this type of join involves primary کیان فۆڕەنکی یان هەندی سانە باسی واکەین. ئەڵێ EQ join ئیش لەسەر پرایمەریکی و فۆڕەنکیەکانەکە. کاتە پێ یەکسەر تۆ ڕاکی بۆ دۆزینەوەی پرایمەریکی و فۆڕەنکی لەبینێ دوو تێبڵە. And both ID in both table must be equal. و دەبێت هەردوو ئایدیەکە یەکسانێکی بە یەکتری. یەکسانێکی بە یەکتری. باشە بۆیە لە EQ join واتە یەکسان بوون. واتە هێمە یەکسانی تیا بەکارهێنینەوە. باشە؟ کاتە ئەگەر سەیری لێرە بکەینەوانێ ئەم مۆزەفانەمان کە هەمووی هەیە لێرە ئەمە فۆڕەنکیەکانێتی تۆ ئەزانی مە فۆڕەنکیە. بەری ڕلیشنەکە ئەوە تا هەیە لە بەرچاومانە ها وان تومە نییە. کاتە ئەزانیم دیپارتمنت آیدی فۆڕەنکیە. کاتە لێرەشە ئەزانی ئەمە فۆڕەنکیە. ئەمە فۆڕەنکیە ئەمە پرایمەریکیەکەیە. کاتە یەکسان بوونەکە چیە؟ ئەڵێ 60 یەکسانە بە 60. بەڵێ کاتە IT یەکسان دائەنێ بۆ چیە بۆ ئەم مۆزەفە. بۆ من ڕقم 103 لێرە بوونە ئەچی بۆ ڕقم 144 50. ئەڵێ یەکسانە بە 50 لێرەیە کات بزانین 50 مانێ بەڵێ کاتە شیپینە. کاتە یە ناوی دیپارتمنتەکە لە تەنیش شێوەدانێ ڕێک لە تەنیش 144 کۆدانێ. باشە بەو شێوەیە ئەها یەکسانی تایە. بۆی ناڵێ 90 یەکسانە بە 50 نەخێر. کاتە ناوی شیپین بۆ ئەمە دانانێ هەتا یەکسانەکەی تێکەوە چیە دۆزێتوانێ. یعنی هەمیشە ئەبێ یەکیشیان ترو بێت ئەنجایێنێتەوە لە هەمیشە لە فۆڵسا نایێنێتەوە. واتە 90 یەکسانە بەدە نەخێر کاتە ئەدمنیستریشن دانانێ بۆ ساڵ. 90 یەکسانە بە 20 ئاوا ئیشەکە نەخێر کاتە مارکتین دانانێ. ئەڕواتە ئاگا بەچی بە 90 90 یەکسانە بە 90 ترووە کاتە ئەکسکیوتیڤەکە لێرەیان دانێتەوە. بۆ نمونە یەکسان بوونەکە بۆ شێوەی ئیژەکە. با بینە سەر پرسیارکردن. بزانین چۆن لە پرسیارێکە ئەتوانین دەنیشانێکی جوین چییە و لە سکوێڵەکەشە کە کۆدەکە ئەنووسین بزانین چۆنی نووسین. ئەینجا دیسانە دووبارەیەکی نووزین چۆنی ئیژەکە. پرسیارێکە هەیەڵێ display the employee number, last name, location number and department number. باشە باسی چیەکە؟ کۆمەڵێک فێڵدەکە. بەڵام ئەبێ ئێمە بزانین ئەم فێڵدانە کوان لە چ فێڵ تێبڵێکان. ئێستا بۆ نمونە بڵین employee number ئەزانین لە چ تێبڵێکایە بە ئەمە بێنمە پێشەوە دیسانە و دایەگرامەکە ئیشمان پێ بێ. باشە ئەگەر ئەمە بێنمەوە پێشەوە سێکە باسی چێگاڵێ employee number و last name. باش employee number و last name employee ID و last name ئەوتا هەیە لە تێبڵی employee. باش لێڵێ چی؟ ئەڵێ location number مەسی location ID بابزانین location ID لە چ تێبڵێکای. لە تێبڵی employee location ID تیایە نەخێر. لە تێبڵی department تایەتی بەڵێ. کاتە یەکسەر مادام ئەم فێڵدە لە تێبڵێکی تریا یەکسەر بزانێت تۆ جوینە پێویستە. باشە ها لە تێبڵێک تێپەڕەت کردووە پێویستە بە تێبڵێکی ترە. کاتە پێویستە بە جوینێ کە وتی پێویستم بە جوینە کاتە یەکسەر بیرە بێ ئەبێت تۆ بە دوای پرایمەریکی و فۆڕەنکیا بگەڕێ. لێرە ئەمە پرایمەریکیە دیپارتمنت آیدی لێرەش دیپارتمنت آیدی فۆڕەنکی کاتە بێم دوانێ یەکسانکەی بەیەکتری لە کۆدەکەیە. باشە ئەنجاڵێت دیپارتمنت نمبەر عادەتەن دیپارتمنت نمبەرەوە تا هەیە ئایدیەکەیەتی یان لێرەشە هەیە. بەڵام ئێستا بۆچی ئێماچین بۆ تێبڵی دیپارتمنت بری داوای لۆکیشن ئایدیەکە. باشە کاتە لێرەیە کۆدەکە چی لێت ئەڵەی سەلێکت جارێ با بم بۆ فڕۆمەکە مادەم لە تێبڵی زیاتر مێ لە فڕۆمەکەی بڵم employees ئەنجا فاریزە departments چەند تێبڵت پێویست بۆ بێ ئاوا بە فاریزە جێکیتوانێ چکە ئێستا لەوە تێپەڕ ماگرکە ئێمە یەک تێبڵ بێ ئەچین بۆ تێبڵێکی تریش پێویستمە تێبڵێکی تریشە. بەڵام لێرەیە بۆ ئەوەی ئەم ناوانە زۆر بەکار نێنینەوە دوایش بزانین لە سەلێکتەکەیە کۆمەڵێک
ناوی فێڵ بەکارێنین بۆ نووسرا ئیمپلۆی آیدی ئێستا ئیمپلۆی آیدی نازانێت ئایا لە تیبلی ئیمپلۆی یان لە تیبلی دیپارتمنتە کاتە بۆ ئەوەی بیزانی دوو ئۆپشنە لە بەردەمە یان ئەوتانی بڵی ئیمپلۆیز دۆت ناوی تیبڵەکە پێش ناوی فێڵەکە بنووسی یانەوە تا خۆت ناوێکی بنی ئێستا من لێرەیە خۆم ناوی تیبڵەکەم کردو بە ئی کاتە لێرە یاڵم ئی دۆت ئیمپلۆی آیدی ئەم فێڵدا لە چ تیبڵێکا بوو ناوی تیبڵەکە شکردی بوو بە چ ناوێک کاتە پێشگرەکەی ئەکی بوو ناوە ئی دۆت ئیمپلۆی آیدی فاریزە ئی دۆت لاست نیم ئی دۆت دیپارتمنت آیدی ئەمانە هەمویان لە تیبڵی ئیمپلۆیزا هەن ئاڵێم چی ئەڵێم ئی دۆت ئیمپلۆی آیدی ئی دۆت لاست نیم ئی دۆت دیپارتمنت آیدی بەڵام کێمە سەر لۆکیشنەکە لە کام تیبڵەیە لە تیبلی دیپارتمنتە کاتە ئەتوانم بڵێم چی دیپارتمنت دۆت لۆکیشن آیدی یانەوە تا لێرەیە ناوەمداوە نووسیمە دیپارتمنت دۆت دیپارتمنت فاریزە دی کاتەڵم دی دۆت لۆکیشن آیدی باشە کەواتە مادام جوینم بەکارێنەوە بێ ئەوە لە مێش کتابێت کە تۆ پێویست بە ئەوەیە لە فڕۆمەکەی ناوی دوو تێبڵ بەکاربێنی ئەمە یەک دوو لە سەلێکتەکەیە ئەبێت بێیت ناوی چی ئەو ناوی تێبڵانەی کە لە فڕۆمەکەی ناوەکەی و گۆڕیەوە بۆ کار ئاسانی خۆت بۆ یۆ نەنووسی ئیمپلۆیز دۆت ئیمپلۆی آیدی ئیمپلۆیز دۆت لاست نیم ئیمپلۆیز دۆت دیپارتمنت آیدی ها ناوەکان زۆر دوور درێژە بێ هاتووی ناوەکە و کردوێت و کرد دەبێ ئەچی ئەو پێشگرانە هەمووی لە پێش ناوی فێڵەکە بەکارێنی باش ئەمە خاڵی دوو خاڵی سێم ئەچین بۆ وێر لەبەرەوەی ئێمە ئیکو جوین بەکارێنین ئێستا کەواتە ئەڵین یەکسان بوونێتیایە وێ هایمە وتمانچی ئیکو جوین یەکسان بوونێتیایە کەواتە مەفروزە لە ئیکو جوینە تۆ پرایمەریچەکە یەکسانکەی بە فۆڕەنکی ئەمە مەرجە باشە ئەگینا تۆ پرسیارەکەت وەڵامەکەی کە کۆدەکە و نووسیوە هەڵا ئەبێت کەواتە ئەڵێن چی دیپارتمنت آیدی پرایمەریچی یەکسانە بە دیپارتمنت آیدی لە فۆڕەنکیە چۆنم دوو تێبڵە ئاوا پێکەوە بەسمەوە بڵێم بە هەڕەمەکی نییە شتەکە چۆن پێکیانەوە بەسمانێ کەواتە ئیلا ئەبێ شتێک هەبێ ئەم دوانە پێکەوە بەستێتەوە هەمیشە پرایمەریکی و فۆڕەنکیەکان کەواتە لە وێرەکەی ئەڵێم چی ئەڵێم دیپارتمنت آیدی یەکسانێ بە دیپارتمنت آیدی سەیریکە ئەڵێن چی ئی دۆت دیپارتمنت آیدی لە تێبڵی ئیمپلۆیسا یەکسانێ بە دی دۆت دیپارتمنت آیدی واتە لە تێبڵی دیپارتمنتە کاتە لەم چی ئەڵێم ئەمە یەکسان بێ بەوە کاتێک لەم دوانە یەکسانەکەی نەتیجەی کە پێ و پیشانەیەتەوانێت تەوان ئەم فێڵدانەی سەرەوەی باشە و نەتیجەکەشی ڕاست دەرەچێت لۆکیشن آیدیەکانی پێ پیشانەیە باشە بەو شێوە هەڵبەت لە عەمەلێکەشە کاتێک کۆدەکان ڕەنەکەیت دووبارەیەکی نێوانێک کە ئەم شێوازە زیاتر چۆنی ژەکە بەڵام ئێستا وەکو فکرێکی سەریع لەسەر بابەتەکان سەرەکەین ئەگەر هاتوو لە چەند تیبڵێک زیاترمان ویست بۆ نمونە هەر پرسیاری پێشووتر ئەگەر داوای ئەوەی کرد بۆ من لێرەڵێ لازمێ دیپارتمنت نمبەر لێرە یەکسەر کە ئەڵێ دیپارتمنت نیم ببوورە یەکسەر بزانە دیپارتمنت نیم لە تیبلی چیە ئەوێ وی سێریکی دیپارتمنت نیم لە تیبلی دیپارتمنتە هێ باشە داوای لازمی میشەکە لازمی میش لە تیبلی ئیمپلۆیە کات یەکسەر بزانە جوێنە بۆ فێڵێکیان لە تیبلێکە فێڵەکەیت لە تیبلێکترە باشە ئەنجا داوای چیەکە سیتی باشە ئەڵێ ناوی مۆزەفەکانم پێپشان بە ئەنجا ناوی دیپارتمنتەکانی پێپشان بە وە لە چی شارێکیشە باشە سیتی کووە لێرەیە نەخێر لە تیبلی دیپارتمنتە نەخێر کوانێ لە لۆکیشنە سیتی کاتە سیرەکە ئەڵێ ئالازنەی من بۆ بێنە دیپارتمنت نەی من بۆ بێنە سیتیەکەیشم بۆ بێنە کاتە سێ تیبڵە پێویستە تۆ سێ تیبڵت پێویستە لەم کوێریە حتا وەکو داوای فێڵدی زیاتر کە ئەم فێڵدانە لە تیبڵی ترابن تۆ پێویستە بە جوێنی چەند تیبڵێکی ترە ئەگەر دە دانەش بێ پێویستە لە فڕۆمەکەیە دە تیبڵ جوێنکەی ئێستا ئەساسیاتی بینی ئەم تیبڵە بۆ ئەو تیبڵە چیە وان تو مەنی بە چی پێکەوە لێک دراون وان تو مەنی لۆکیشن آیدی لێرە پرایمەریکیە لێرە لۆکیشن آیدی فۆڕەنکیە ئەی ئەم دوو تیبڵە دیپارتمنت و ئیمپلۆیش چکە ئەمیش هەر داوای کردووە دیپارتمنت آیدی لێرە پرایمەریکیە لێرە دیپارتمنت آیدی فۆڕەنکیە کاتە پێویستە دوو یەکسانە بکەم باشە ئێستا بچین سەیری کۆدەکە بکەین لێرەیە ئەها سەیریکە لێرە نووسێتی وێر دیپارتمنت آیدی یەکسانێ بە دیپارتمنت آیدی تەمانە ئی پێشخستووە لێرە شاد دی پێشخستووە کاتە ئەم دیپارتمنت آیدی لە تیبلی دیپارتمنتایە ئەم دیپارتمنت آیدیان لە تیبلی ئیمپلۆیسە ئەنجا نووسێتی ئەند دی دۆت لۆکیشن آیدی یەکسان بێ بە l دۆت لۆکیشن آیدی
بۆ لەبەری لێرەشا لە دوای دیپارتمنتەکە وتمان سێ تیبڵمان پێویستە فاریزەیەکی کردوێتی لۆکیشنس هێڵێکی داناوە وەکو ناوی کورتکراوە بۆ تیبڵەکان وەکو ناوێک بۆ تیبڵەکە کاتە سیرەکی بەم شوێیە چۆن پرایمەریکی و فۆڕەنکیەکان یەکسان کراون بە یەکتری بەهۆی ئەم کۆدەوانێ جوینی سێ تیبڵم کرد باشە وەتوانیم چەند فێڵدێک لە چەند تیبڵێکی جیاوازەوە سەلێکت بکەم لە چەند تیبڵێکی جیاوازەوە سەلێکتی باش بابینە سەر لێفت جوین چۆن ئیشەکات تەمان تۆزی وردەکاری هەیە لێفت جوین ئەمەش زیاتر ڕوونکردنەوەی لەسەرین لە عملیەکەی و خۆشتان تاقیەکەنەوانێ بەڵام لێفت جوین ئەڵێ چی ئەڵێ the left join return all rows from the left table even if there are no match in the right table باش هەڵبەت تۆزی ئەمە ئێستا ئەگەر باس کرێت بە شێوەیەکی نەزەری کەمتر لێ دیوین بەڵام باید بچینە سەر پرسیارەکە باشترە ئەڵێ چی ئەڵێ display employee last name داوای last name مەکان department name سێریکە including any employee ئەلێرەوانێ شتەکە ئەگۆڕێ لە ئیکوجوینەوە بێ بە لێفت جوین ئەڵێ including any employee who does not have any department ئەڵێ هەموو ئەو مۆزەفانە بۆ بێنە کە هیچ دیپارتمنتێکیان نییە ئاڵێ including ئەوانە شیتیا بێت باشە ئاڵێ هەموو ئەو مۆزەفانە شیتیا بێ کە هیچ دیپارتمنتێکیان نییە هەڵبەتی ئێستا من ئەگەر بێم لێرە کۆدێک تاقیکەینەوانێ با سێریشی ئەم کوێریە بکەین بۆی زیاتر وازە بێ لاتەن ئێستا بڵێن سەلێکت سێرە from ڕەنیەکەین کاتێک کە ڕەنیەکەین سێری ئێراکەین ئەمە مۆزەفەکانمە ئەمەش دیپارتمنتەکانیانە باشە یینە خوارەوە سیرەکەین لێرە یەشێ لە مۆزەفەکانمان کە ناوی گرانتە سیرەکەی چی نییە سیرەکەی دیپارتمنتی نییە کاتێک من ئیکوجوین تاقیەکەمەوانێ بۆ ناڵێم سەلێکت باشە ئەوە نانووسم ئەڵێم employee dot our last name فاریزە d dot department name from employees e فاریزە departments where چی dot department id یەکسانێ بە e dot department id ئێستا ئەم کوێریە کە من نووسیمە ئیکوجوینە واتە یەکسان بوونێ ئەگە سەیری ئێرەکەی گرانتی تیان نییە ئەم مۆزەفەکەنای گرانتە تیای نییە بۆچی تیای نییە لەبەرەوەی لە تیبڵی دیپارتمنتدا کاتی ئیکوجوین ڕوایە نڵ نییە نڵ یەکسان نییە بە هیچ کام لە تیبڵەکەی ترا واتە ئێستا بڵێم ئەگە سەلێکتی هەستێرە from department باشە ئێستا ئەمە بێنین سێریکەی ناڵین دیپارتمنت ID یەکسانەکەین بە دیپارتمنت ID ئێ باشە هیچی لە مۆزەفەکانم لەوێ نەڵە لێرە نەڵە ئێ باشە ناڵین ئەمە یەکسان هەمیشەی بۆ ئەوەی بتوانێ ئەم لازمیمە پێپشان بە ئەچێ بەراوردەکە باش نەڵ یەکسانە بە هیچ کام لەم ئایدیانە ئێرە بۆ لەبەری ئێمە دیپارتمنت ID مان یەکسان کرۆ بە دیپارتمنت ID نەڵ یەکسانە بەدا نەخێر فۆڵس ناهێنێتەوە لە هەمویانە چیە نەڵ یەکسانە بە هەر یەکە لەمانە چییە هەر فۆڵسە بۆی سیرەکەی کە ئێمە ئەمە ڕەنەکەین ئەم کوێریە کاتێک ئەم کوێریە ڕەنەکەین سیرەکەین مۆزەفی گرانتی تیان نییە لەبەرەوەی بۆ هیچ دیپارتمنتێکی نییە باشە بێ دیپارتمنتە بۆیە ئێستا ئەمە ئیکوجوینە بەڵام ئێمە پرسیارێکمانەیە ئەڵێن چی ئەڵێن هەموو ئەو مۆزەفانەمان پێپشان بە including any employee who does not have any department تەنانەت ئەو مۆزەفانەشم پێپشان بە کە دیپارتمنتانی کەواتە ئەوانەی کە مۆزەفەکانیان دیپارتمنتەکانیان نەڵە بەو واتای نەڵەکانیش بێنێ ناوێ بە ئیکوجوین چکە ئیکوجوین پێمان پیشان نایە چکە لە هەموو حاڵەتەکانە ئیکوجوین فۆڵسە کەواتە بۆ ئێمە حەلکەین چییە لێفت بەکارێنی لێفت جوین یان پێشەوتێ لێفت ئاوتەر جوین ئەمە حەلیەکە بەڵام بەکارێنانی لێفت ئاوتەر جوین شێوازەکەی فەرقی بێ بڵێ چی هەمان کۆت کۆپیەکەم بەڵام چی لێ سەیریکە ئەم فاریزەی نامێنێ باشتر بڵێ چی لێفت ئاوە هەرە توانین بڵێ لێفت جوین دیپارتمنت هەرەمە کێشەمان نییە تا ئێستا باشە
ئەگە سەیری کۆدەکە ئێرەکەینەوە لێفت ئاوتەر جوین نەتوانانی هەر لێفت جوینیش بەکارێنی لێرە ئەبێ ئۆن بەکاربێنی ئۆن بێ واز لە ئێوێر بێنین لێرە باشە ئۆن بەکارێنین این بۆ ئێرە ئەمە ئەکەین بۆین هەر وێرەکە بکە بە ئۆن باشە تا هاتە دوشتمان کرد هاتین فاریجەکەمان کرد بە لێفت جوین ئەو وێرەکەش لە جیاتی وێر بەکاربێن ئۆن تەمانەمە لە چ حاڵێک ئەگەر لێفت جوین بوو ئێستا گەڕەنیکەین سەیرکەین بە دوای گرانت ئاگەڕین بۆ گرانت لە لێفتا ئەمە بۆمانێنێڵێ هەموو ئەو مۆزەفانەی کە لە لای چەپەوە هەمە بەڵام لە دیپارتمنتیان نییە ئەن دیپارتمنتیان نەڵە کاتە هەر بۆم بێنە کاتە ئێستا ئەمەیە گەسێری گرانت بکەین زین گرانت بێستە لێکتەکە گرانت ئەوتە گرانت ئەها سیرەکەین ئێستا ئەوە شتە کاتە چەند مۆزەفت هەبێ دیپارتمنتیان نەبێت لێرەیە لە لێفتا بۆ دێنێ بەڵام کاتێک شوورەکەی سەرەوەمان ڕەنگ کرد یەکسان بوونەکە واتە ئیکی جوین بوو گرانتەکەی بۆ نایەنێن باشە کەواتە لێرە حساب بۆ چیەکە بە کوردێکی حساب بۆ ئەو مۆزەفانەژەکە یان پیشانمانەیە کەوا چییە دیپارتمنتیان نیە باشە ئەمە بەشێ شتێکی ترمان هەیە دوایەوە پێی دەوتێ ڕایت ڕێک پێچوانی لێفتە ینی زۆر ئاسانە لێرەیە ڕایت بە پێچوانەوەڵێ چی ئەڵێ including any department does not have an employee بە پێچوانەوەڵێ هەموو ئەو دیپارتمنتانەشم پێپشان بە کە هیچ مۆزەفیشیان نیە بەچی ئەبزانین ئێمە ئەگەر بینەوە سێری کوێریەکەی ئێرە بکەینەوەوانێ ئەساسیەکەی دیپارت ئەمە ڕەنکەین سێرەکەین کۆمەڵە دیپارتمنتی زۆرمانێ بۆ نمێکی لەوانە 270 بزانم هیچ مۆزەفێکم نێ دیپارتمنتەکەی 270 بێ لێرە سێریەکەم لە چیە لە تیبڵی ئیمپلۆیەکەیان 270 نیمە بەڵام کاتێک ئیکی جوین تاقیەکەمەوە سێرەکەم دیپارتمنتی چیم بۆ نایێنێ پەیڕەڵەکەم بۆ نایێنێ لەبەر هیچ مۆزەفێکی نییە بەرامبەرەکەی ئۆکەی کاتە ئەگەر ئەمە بکەم بەڕایت هەر هەمان کۆ دەڵێ چی ئەڵێ هەموو دیپارتمێنانم بۆ بێنە کە مۆزەفیشیان نییە واتە 270 بێنە بەڵام بەمەرجێکی چییە لە ئەساسە 270 هیچ مۆزەفیشی نییە کاتە ماکەین بەچی بەڕایت ئێستا ئەگەر ئەمە ڕەنکەین باشە ئەمە ڕەنکەین سەیرەکەین پەیڕەڵەکە ها کۆمەڵە دیپارتمنتی بۆ نام کە هیچ مۆزەفیشیان نییە تەنها لە حاڵەتی ڕایتە ئەم شتە ئازانین ئێمە طبعا لە حاڵەتی تری شازین بەس لە ڕایتە زۆر ورتر دەرەکەوێت باشەها ڕایت هەموو ئەو دیپارتمنتانی کە مۆزەفیان نییە ڕای جوین واتە چی واتە لێفتەکە نەڵبێ واتە ئیمپلۆیەکە نەڵبێ ڕایت ئەمیان نەڵبێ ئەمیان هەبێت لێفتەکە پێچوانەکەیە واتە ئیمپلۆیی هەبێت دیپارتمنتی نەڵبێ بەو شێوێ باشە ئەگەر سیریم چوریشکین هەڵبەت گرانتەکەی هەتیانە باشە گرانتەکەی تیانە گرانتەکەی تەرەکردانە گرانتەکە بەس مۆزەفێکمانە بوو نای گران بوو کە هیچ دیپارتمنتیشی نەبوو تەنها ئەوی دەرکرد لەم شوریە لەمە شاتیانەوە بەزە لێفتەکە دەرەکەوە هەڵبەت لێفت و ڕایت هیچیان نەتیجەکانیان بە تایبەتی ناڵەکانیان باسی ناڵەکانیەکەم لە یەکی جوینا دەرناکەوێت هیچیان لە یەکی جوینا دەرناکەوێت ئێستا تا ئەمە ڕەنکە بزانە یەک دیپارتمنت دەبینی لەمانە مانوفەکچرین ئایتی سەپۆرت نەخێر نایبینیت هیچیان نابینیت تەنها ئەبێ یەکسان بن بە یەکتری ئەمسپەر ڕایتەوانێ کۆتا جوین کە هەمانە بریتە لە چی فول ئاوتەر جوین ئەمە فول ئاوتەر جوینیش بریتە لە پیشاندانی هەردوو لاکە واتە لێفت و ڕایت لە یەکاتە کاتە تو ئەگەر لێکیان تێگەیشتی ئەوەی تریشان ئاسانە بێ و فولەکەش ئاسانە بێەوە بەس بریتە لە ناسینەوەکەی ناسینەوەکی چیە ها لێرە نووسێتی چی ئەڵێ هەموو ئەو دیپارتمنت هەفو لێرە ئەڵێ هەموو ئەو مۆزەفانم بۆ بێنە کە هیچ دیپارتمنتێکیان نییە و هەموو دیپارتمنتانشم بۆ بێنە کە مۆزەفیان نییە یعنی هەردوو قسەکە ئەڵێ هەموو ئەو مۆزەفانی کە دیپارتمنتیان نییە و هەموو ئەو دیپارتمنتانشم پێپشان بەدەوە کە چیان نییە مۆزەفیان کاتە لێرە بزانن نە لێفتە نە ڕایتە هەردووکی لێ حاڵەتابێ بەچی فول ئاوتەر جوین واتە لێفت و ڕایتەکە پێکەوە یەک نایانەیە بریتە لە فول ئاوتەر جوین تەنها لە شوورەکەیان نووسی چی فول ئاوتەر جوین واتەمان نووسی فول تا سەگرەمە ڕەنکەین سەیرەکەین گرانتەکەی وێنە کاتە لێفتەکەی تایە لە فولەکەیە باشەگە بێشمە خوارەوە ئەها سێریکە دیپارتمنتەکانی کە نەڵیشە بۆی هێنا ئەوەی کە لە ڕایتەکەیان نەتیجەکەی بەدوایەگەڕین ئێستا ئیکۆڵەکەشی تایە
بۆ معلوماتانی کۆڵەکەشی تایە کاتە فول ئاوتەر جوین هەم ڕایتی تایە هەم لێفتی تایە هەم میکی جوینیش تایە بەڵام هەر لە خۆتەوانێ ئەم پرسیارانە تا تێنەگەیت هەر لە خۆتەوە ناڵێ ئەمەیانەوەی ئەبێ باش تێبگەی لە پرسیارەکە تاوەکو وەڵامەکەی بێتوانێت تاوەکو بزانیت کۆدەکەی کامیانە ئەمە بەنسبەت چیەوە لێفت و ڕایت و فول ئاوتەر جوینەوانێ باش طبعا ئەگەر هاتوو لە جوینە ئێمە وێر بتوانین بەکاربێنین زۆر ئاسایی دەتوانین وێر بەکاربێنین تەنانەت دەتوانین هاوین بەکاربێنین یعنی هەر شتێکی تر لە دوای جوینەوە لە دوای ئۆنەکەوانێ کە خۆی ئیکی جوینیان لێفتیان جوینە هەرچێکی ترە ئەتوانین چی بکەین وێر بەکاربێنین وێ لێرەیە وێرێکی بەکارێناوە تەنها ئەو منیجر ئایدیانی کە یەکسانە بە 149 احتیاجیان بۆ نمونە لایک یان بتوین هەر شتێکی تر بێتوانی بەکاری بێنی کۆمەڵێک پرسیار هەیە لێرە پرسیار 1 و 2 3 و 4 هەڵبەت 5 و 6مان هەیە لێرەیە کە تا بەرەو محازەڕی تر لێکچەری تر بڕۆین پرسیارەکان زۆرتر بن و پرسیارەکان تەکنیکی تازەتری تیا دروست دەبێت بۆ ئەم پرسیارانە وەک لێکچەرەکانی تر حلکردنی لەسەر خۆتە بەڵام مەشتوانی پرسیارکەی لەسەریان هەر شتێکی تر دویست لە کاتی وانەی عملەکەیە دەتوانی پرسیارکەی پاشەمە کۆتایی لێکچەرەکە